خۆشەویستان بەردەوامە بین لەگەڵتان ئەمڕۆ لەم بەشەی پرۆگرامەکە باز لە کاریگەری ئەم ئامێرە زیرەکانە و مۆبایل و هەموو جۆرەکانی شاشاکین کاریگەریان لەسەر مێشک با بزانین چ کاریگەریەکی نەرێنی لەسەر مێشک دروستەکەن هەروە ڕەنگە لە ئێستاە زۆر کات لەناو گەنجانەوە باو بێ بڵێ ئێمە ئەو بابەتانی کە لە ژیانمانەیە زۆر زوو لە بیرمانەچێتەوە شتەکانمان زوو بیرێچێتەوە با بزانین ئەمە پەیوەندی بەچیەوە هەیە بۆچی زیندە چالاکیەکانی ڕۆژانەمان زۆر بۆ نمونە زوو لە بیرێچێتەوە زۆر کاریگەریکی ئەو توانیە لەسەر ژیانمان بۆی کە بە چڕ و پڕی لەسەر ئەم بابەتە زانیاری وەرگین ئەمڕۆ بە خۆشحاڵیەوە دکتۆر ڕزگار حامید کە بەڕێزیان پسپۆری نەخۆشیەکانی مێشک و دەمارن وەڵامی سەرجەم پرسیارەکانمانایەتەوە دکتۆر گیان سڵاو لێ بە بەخێر بێ سڵاو لێوەش لێلانەخان سڵاو لە تۆ گاگاری زۆر بۆ میوانناریە دکتۆر بەهار سەرەتا لەو دەست پێ بکەین ئەم ئامێرە زیرەکانی کە ئێستا هەیەتر ئایپاد و مۆبایل و هەموو جۆرەکانی شاشەکانەمانە چ کاریگەریەکی نەرێنیان هەیە لەسەر مێشک بەڵێ سەبارەت بە ئامێرە زیرەکەکان ئامێرە زیرەکەکانەمانە کۆمەڵە ئامێرێکن لە ڕاستیا خۆیان سوودیان زۆرە بەڵام ئەوەی کە ئێمە چۆن بەکاریانێنین ئەوە ئەکەیتەوە سەرۆی کە زیانەکانی بۆ ئێمە چییە لەم بەرنامەیە حەز ناکەم من ڕاستێکی ڕێی خۆم بڵێم سەبارەت بەم شتانە تەنانەت ئەو شتە ئەوانە ئەخەمە ڕوو کە زانست باسیەکە کاتێک ئێمە ئامێرێکی زیرەکمان هەیە بە دڵنیاییەوە گونجێ بە کۆمەڵە شت بەکاری بێن نەگونجێ کتێبی پێ بخۆینەوە گونجێ سۆشیال میدیا بەکاربێین نەگونجێ ئیشێکی خۆمانی پێ بکەین بە دەر لەوەی کە ئیشێکی خۆمانی پێکەین تۆ مەسەرەن تۆ ئیشەکەی خۆتە من دکتۆرێکم کتێبێکی لەسەر خوێنمەوە ڤیددیوەیەکی علمی لەسەر ئەمانە هیچ زیانێکی تیانە مەعادا ئەوە نەبێت کە گونجێ بۆ چاو زەرێکی هەبێ یا وەکو بۆ پێست زەرێکی یا و لایتێکی یێتە سەرێ گونجێ خەوت تێک بە جۆرە لە جۆرەکان زەرێکی لاوەشی هەبێ بەڵام ئەوەی کە گرنگە بەکارهێنانی سۆشیال میدیا و سکرۆلین و ئەم هەموو پلاتفۆرمانی کە ئێستا دروست کراون و بە جۆرە لە جۆرەکان ئێستا بەحوساتی زۆر لەسەکراون ئەگەر بە شێوەیە کورتی بکەینەوەی کە زانستە ئەسا سەلمانوێتی بەکارهێنانی سۆشیال میدیا یەکەم ئێمە لە مێشکە شوێنێکمانە پێوترێ ریوەرد ئێریا کە دۆپامین لەو شوێنە ڕێژرێ هەمان ئەو احساسەیە کە تۆ چێژ لە خواردنە دینی چێژ لە جنسە بینی چێژ لە شتەکانی حیات ئەبینی ئەم شوێنە لە مێشکە ئەگەر بە بەردەوامی بوو ڕژێنرێ بە جۆرە لە جۆرەکان ئالوودەبوونێک دروستەکە و بیزات شوێنێکێ لە مێشکە پێوترێن نیوکلس ئەکەمبەنسی پێڵن کە ئەمە زۆر معڕەزە کاتێک کە ئێمە سکرۆلینەکە یا سۆشیال میدیا بەکارێنین وامە لێکە کە ئێمە هەموو چێژەکانی ژیانمان بچێتە سەر ئەوەی کە بەس سکرۆڵ بکەین بە تایبەتی ئەو ڕیڵانی کە زۆر کورتن ئەچیتە تۆ ناو بازنەیەکەوە کە ڕێ بە خۆت نایی چێژەکانی دنیا لە هیچ شتێکی تر وەرگری تەنها لەو سکرۆڵینە نەبی کەمە بەڕاستیە لە مناڵە لە مناڵی خوارد تەمەەن 14 ساڵە زۆر زیاتر معڕەزە بۆ ئالوودەبوون وەک لە خەڵکی گەورەترە ئەمە زانست سەلمانوێتی دووەم کاریگەری ئەوەیە کە شتێکمان هەیە لە بەشەرا پێوتری ئەتێنشن سپان ینی تۆ تا چەندێکە توانی تەرکیزکەی لەسەر ئەو شتێکە خۆت ئەتەوێت توانی سەرنجانی تۆ عیلمەوەی سەلمانوە ئەو کەسانی کە سۆشیال میدیا بەکارێن بە شێوەیەکی ڕۆژانە ئەتێنشن سپانیان ئەوەنە کەمە بێتەوە تەنانەت ناتوانن ئەویان بیر بکێتەوە کە نیۆڕۆ چیان خوارد یاکو بەیانی چیان خوارد کەمە جۆرێکی میمۆریە پێوترە ئیپیسۆدێک میمۆری جۆرێکە لە میمۆری کە ئینسان دەتوانێت لە چەند دقەیەک یا بۆ چەند سەعاتێک لە مێشکا بیهێڵێتەوە ئەمە بەشی دووەم بەشی سێمیان عیلمەوەی سەلمانوە ئەو مناڵانی کە خوار تەمەەن 14 ساڵن و ئایپاد و مۆبایل و سۆشیال میدیا بەکارێنن دوو شوێن لە مێشکیانە بچووکترە لە مناڵی تر یعنی ئەمە بەشەیە قەبارەیەکیان لەوە کە مێشکۆلەی پێڵێن مێشکۆلە بەرپرسە لە باڵانسی بەشەر بەرپرسە لە فێربوونی جۆرێک لە میمۆری لە بەشەرا هەیە پێوترێ وۆرکین یان پرۆسیجرال میمۆری یعنی فێربوونی شتەکان چۆن فێربی بوون و نە پاسکی لە چاکەیتەوە چۆن فێربی بوون و منە یاریە ڕێخی بەم شێوەیە بچووکترە لەو کەسانی کە سۆشیال میدیایان بەکارنێناوە لە خوارد تەمەنی 14 ساڵە بۆ ئێستا سێریکێکە بە نمونە بینەوە ئێمە لە مناڵیە خۆمان پاسکیلمانە بوو چاکمانە کردو دەبڕۆ ئێستا سێ مناڵەکانمان کە یعنی سێرەکەی دەستکی پاسکیلەکەی بە حاڵ یەک بڕغۆڵی بڕۆ چاکی کەڵۆی نازانەوە پارەم بەری بم بۆستا ئەیبم بۆستا یعنی ئەمە بە وازەحی دیارە شوێنێک تر لە مێشکا هەیە پێوترێ پریفرنتال کۆرتێکس کە لە بەشی پێشەوەی مێشکایە کە ئەمەش هەر بە جۆرە لە جۆرەکان بەرپرسە لە فێربوونی
پرۆسیجرال میمۆری و بەرپرسی شێلەوەی کە چۆن ئیحساسی ئێمە تێکەڵە بێ لەگەڵ زاکیرەمانە کاتێک کە تۆ بەردەوامی یعنی ئەم شوێنە ئەو ڕوژێنی بە سکرۆڵین وای لێ ئەم شوێنە بچووکترە بێ لە کەڵتیتر و بە ئێمارای بە فنکشنەڵ ئێمارای ئەمەش سەلمێنراوە کە ئەو کەسانی کە سوشال میدیا بەکارێن بە شێوەیەکی ڕۆژانە بە تایبەتی لە مناڵا سێرەکی حەجمی و شوێنان بچووکترە لە کەسانی تر ئەمە سێم چوارەم شت کە عیلمەمان زۆر ترسناکە عیلمەوەی سەلمانوە ئەو مناڵانە یان ئەو کەسانی کە لەسەر سوشال میدیا زیاتر ئالوودەبوون ئەگونجێت لە کەسانی تر زیاتر معڕەز بن بۆی کە ئالوودە بن بە شتەکانی تریش وەکو جگەرە وەکو مەشروبات وەکو بابەتی مخدرات و لە کەڵکانی تریش ئاسانتر ئەگونجێ لایەنە سێکسەکانیان تیان ڕووبە ڕووکۆ سێرەکە ئەم هەموو لایەنە سێکسێ لەم ڕۆژگارە هەیە ئەنی خۆمان ڕۆژانەی بین ئەوەی کە عیلم تا ئێستا سەلمانوێتی ئەم پێنج خاڵەیە کە بەڕاستی هەر یەکەی لەمانە تا ڕادێکی زۆر مەترسیدارە زۆر باش جا بۆی کە تۆزە لەسەرم پێنج خاڵە تۆزە چڕتر بینەوە چەنە زۆر جوانت باس کرد دکتۆر هی ئەوەی ئێستا مرۆڤ ئێستا ئەم سەردەما هەڕەڵێ زوو بیرەچێتەوە یان پەیوەندی بە شتی ترەوە هەیە و کاری ترەوە هەیە یعنی جگەل لە بەکارهێنانی ئامێرە زیرەکەکان خۆ مرۆڤ بۆ خۆی بە هەندێک نەخۆشی تریش ڕەنگە مێشکی بەر زەبر و چوزانم کاریگەری لە بیرچوونەوە کۆمەڵە شتی تر هەبێ تۆ بەمە ئیزافەیەکی وانە زۆر بە کورتی میمۆری بەشەر پرۆسەیەکی زۆر ئاڵۆزە و لە کۆمەڵێک بەش پێگێ بە سەریعی بەس بەشەکانی میمۆری باسەکەم ئەو جۆرانی کە ئێمە یادگی ئێمە لە چەند بەشێک پێگێ جۆرێکیان پێوتر سێمانتیک میمۆری ئەوەیە کە ئێمە حقایقەکانی ژیانمان لە مێشکمانایەتۆ مەسەرەن لە هەر کەسێ پرسی ئەزانێ ڕاکردنەکە کەی بووە گە وەختی خۆی ڕایکرد بێ لە هەر کەسێ پرسی ئەزانێ کە کیمابارانی هەڵبجەکەی ئەم پێوتر سیمانتیک میمۆری عادەتەن ئەمە ناڕوە مەعەدا لە قۆناغێکی زۆر پێشکەوتوی نەخۆشیەکانی وەکو زایمەر وەم بابەتە جۆرێکتری میمۆریمانێ پێوترێ ئیپیسۆدیک میمۆری ئەوەیە کە ئێمە ڕۆژانە بەم میمۆریە ئیشەکەی یعنی ئێستا من ئەوە ئاوم خواردەوە بیرمە ساعات چەند خواردنەوە یا بیرمە بەیانی چیم خواردو بیرمە بەیانی لە کوێ هاتم ئەوەی کە خەڵک زۆر کێشەی لەگەڵا بۆ دروزەبێ ئەم بابەتیانە کە پێوترێ ئیپیسۆدیک میمۆری و میمۆریەکانی تر وەکو وەرکی میمۆریەوەی کە یادگەی فێربوونی شێت یادگەی ئەوەی کە ئێمە چۆن شتێک فێرە بینی یا وەکو چۆن ساقیەکەین هەموو ئەمانش کۆمەڵی یادگەی تر هەنێ جۆری یادگەی تر هەیە پیانەوترێ سێنسەری میمۆریکەوەی کە چەند لەحظەیەک تۆ بە شتەکە لە لای خۆتەیەڵیتەوە هەنێ جۆری یادگەی هەیە کە لەگەڵ یا عەواتف گۆشە بێ لەگەڵ یا تۆ مەسەنەن دڵشکانێکە لە ژیان تاقەت بیرن ناچێتەوە بۆن دڵخۆشیەکە گونجە قەت بیرن نەچێتەوە ئەم جۆرە یادگانە عادەتەن شتێک نییە کە ئینسان بە ئاسانی بتوانێت لە بیرچێتە ئەوەی کە مشکلەیەکە پێوترێ ئیپیسۆدیک میمۆری یعنی پێوترێ یادگەی کورتخایەن ئەم یادگەی کورتخایەنە ئێمە کە وەری ئەگرین پێویست یەکەم جار وەری بگرین دووەمە بە ئینکۆدی کەین ینی لەناو مێشکمانە بچەسپێ دووەمی بتوانین بیرمان بکرێتەوە ینی بۆ هەر شتێک کە ئێمە چەسپی بە لە مێشکمانە بێم سێ پرۆسەی بەسەرا بڕۆ کاتێک کە کەسێک ئەڵێ مشکلەم هەیە لە بەرکردنە یا و مشکلەم هەیە لەوێ شتەکانە بیر ناکەێتەوە یەکێک لەم سێ قۆناغی مشکلێتیا هەیە یەکەم شت ئەگەر کەسێک تۆ مهتەم نەبی بە معلومەیەک یاوەکو زۆر ئۆڤەرلۆد بووبی بە کۆمەڵێک معلومات بە دڵنیایی ئەو معلومێت و بە بەجوانی ناتوانانی وەری هەر ئەوەشە کە پلاتفۆرمەکانی سوشال میدیا وا لە تووەکان ناتوانیت ئەو شتێکە لەوێ ئەگەر بە سوودیش بێ بیری بکەیتەوە تۆ مەسەلەن ئەچێ سەر چیتە سەر ئینستاگرام کۆمەڵە ڕیڵەی تەخوارەوە هەنێ معلومەی زۆر باشی یا سەیڤیشێکی گوێشی لێگری بەس دوای ئەوە کە سێرەکەی 4-5 ترێکی تەخوارەوە تەواوی تر مێشکە ئۆڤەرلۆ دەبێت ناتوانێت ئەوە بیزات ئەوت بۆ سێلێکت کە مەعاداگە خۆت حەریز بی لەسەری بۆ یەکێک لەو شتانی کە وایە تۆ باشتر شتەکانە بیت خەزم بکەی ئەوەی حەریز بیت و دووبارێکیتەوە لە مێشکا شتێکی پێڵەن نیرۆنەل پلاستیک ئامانجێکیش نەبێت تەنها ئەوەیە و گۆرانی ئەنیمێشن هەیە شەڵپ شەڵپاکە ئەوە ڕێک ڕاستە بۆم ڕێگوەکەوەیە هیچ مەبەستێک نەبێت بەس تۆم شەڵپ شەڵپە بێت ئەتۆ زانیی ئەتەوێت دۆپامینێکی زیاتر وەرگری ینی ئەو چێژەی کە هەیە هەستەکەی لەم ڕیڵا دەست ناکێت دانەیەک ترگێت هەستەکەی ئەمەش کافینە چی بۆ دانێکی تر تاوای لێ ئەبێ هەموو شتەکان چێژێ بابەت و ئەنج تۆ ملزەمەبی بە دیارە و دانیش ئێکەواشی لاوتۆی بە ئۆڤەرلۆدێکی زۆر دروزەوێت حاڵەتێکی لە مێشکا پێڵەن نیرۆنەل پلاستیسیتی هەتاوەکو ئێمە دەمارەخانەکان بە لوقۆپۆپی زیاتر بەیەکەوە ببەسرێنەوە زیاتر یادگەکەمان بەقوتە بێت بۆ نمونەگەر بێنینەوە گەر تۆ بێنی 2 دێر لە بەرکەیەگە و 2 دێڕە لەگەڵ یا
بە وێنە بیبینی لقێکی زیاتری بۆ دروزەبێ یەکێک بۆ بخێنێتەوە لقێکی تری بۆ دروزەبێ ئەگەر عواتفێکشی لەگەڵ تێکەڵکی زیاتر ئەمە پێوتێ نیرۆنەڵ پلاسیسی جا ئەمە ئینسان چۆن نەتوانێت ئەم بابەتە زیاتر بکە کۆمەڵێک خاڵ هەیە بێجێبەجێکی زۆر باشە دواتر لە چارەسەرەکانە باسی یەکەین دکتۆر بۆ نمونە دوو هاوڕێ لە سەردەمی مناڵیەوە ئەم دوو هاوڕێیە کۆمەڵێک یادەوەری زۆر جوان لە مێشکیانایە لە کاتێکا لە تەمەنی گەورەیە کە یەکە بیننەوە بۆ نمونە یەکێکیان باسی یادەوەریەکی مناڵی خۆیەکە ئەسڵەن ئەم کەسە هەر بیری نیە بەڵام ئیتر وردە بە باسکردنی ئەو یادگاریە ئەم کەسەی تر بیری ئەکەوێتەوە چیوا لە ئێماکە بیرمان کەوێتەوە ئەی بۆ پێش ئەوەی کە ئەو باسیکە ئەم شتە لە خەیاڵی منە نەبوو هەر بیریشم نەبووە لەگەڵ باسکردنا ئەکەوێتەوە سەر ئەوەی کە تۆ چەند بە توندی ئەو وەختە ئەو زانیارێت قەزم کردووە و چەندێک عواتفەکانە لەگەڵ یعنی گۆش بووە ئەگونجێ لەو کاتەیە ئەو کەسی کە زیاتر لە تۆ باش ئەو شتەی بیرەکەوێتەوە هەم زیاتر لەو وەختەیە بۆ حەدەسە تاسیر بووە هەم زیاتریش مڕاجعی کردوەوە لای خۆیان بۆیە باشتر لە تۆ بیری کەوتۆ بۆیە ئەگەر کەسەکان یعنی لە مناڵیە تەواو بن یعنی گەشتکردنەکانیان لە کاتی خۆیان بێ مرۆڤەکان زۆر فەرقیان نییە بەنسبەت یادگە و میمۆریانەوە معدا کۆمەڵک میمۆری معەن هەیە لە هەنێک کەسا باشترە وە لە هەنێک کەسی ترە بۆن منە لە لانگویج لە ئافرەتا زۆر باش یعنی ئافرەت زۆر بە ئاسانی فێری لوغابێ بەعکسی پیا و لاڵە لە مەسەلەی لوغەیە پیا و تەمەڵترە و بەعکسەوە هەنێک جۆر هەیە ئەنە جۆری میمۆری هەیە وەکو فێربوونی ئیش و کار پیا و لەمە زۆر ماهیرە بەعکسی ئافرەتەوە ئەمە خوا خۆی وای دروست کردووە ئەو شوێنانی کە معڕەزن بوو کە بەرپرسن لەو جۆری یادگانە لە بینی جەندەرەکانی شاگونجێ بگۆڕێ باش بۆی لە بینی کەسەکانی شایە زۆر کەسێک بۆ نمونە سێرەکەی لە بیرکاریە زۆر باشە بەعکسەوە سێرەکەی مێژووی لە مێژووە باش نیە یاوەکو لە شتێکا خوێندنەوەی باش نییە زۆر کەسی ئەسڵەن هەر توانای خوێندنەوەی نییە تۆ مەسەلەن ئەبێ شتەکە ئیلای گوێی لێ بێن جاتوانێت لەبێت دکتۆر باسی وانەکانە کرد بیرکاری شتێکم بیسۆڵەن بۆ مێشک زۆر باشە گەر تۆ خۆت بۆ نمونە ئەم حساباتە لە مێشکی خۆتا بکە ئەم مێشکە جوڵایەمە تا چەند ڕاستە لە بەتاکید کالکولیشن یەکێکە لەو شتانی جا کالکولیشن ئێستا لە کۆمەڵ یاری تریشا هەیە وەکو بوو یاری شەترەنج و ئەنە یاری تریشەیەکە کالکولیشنی دیە کالکولیشن واکات تۆ زەختێکی زۆر لە مێشکت بکەی چەند پرۆسێک لە مێشکتا دووبارە بکەیتەوە ئەو لە قوپۆپانە لە مێشکا زیاتر تونگ و تۆڵترەکە ئەین تۆ ناتوانانی ئەگەر سێ جار زەر بێکت پێ بڵێن یاوەکو معادلەیەکی بیکاری پێ بڵێن ئەبێ ئەوەی یەکەمیشی هەر لە مێشکاما بێ ئەنجاوەکو توانی فاینەڵ ریزەڵتەکە بە کەسەکە بڵێ جا بووی ئەمەوە ئاکا لە مێشکتا چەند جارێکی تریش هەر ئەم شتە دووبارەکرێتەوە و بەیزیکی شت فێربوون لە ژیانە دووبارەکردنەوەی یعنی ئەتەوێ شتێ فێربی دووبارەی کەرەوە هەتا ئەچەسپێ دکتۆر ئەڵێ سەرنجم بۆ کۆ ناکرێت دکتۆر قساکە من ئەمەوێ دقەیەک گوێ لە تۆ بگرم بەڵام سەرنجمان ڕۆ ئەمە وەکو منە باسێک بەڵام بە هەر بەڕاستی هیچ شتێک نییە ئەم سەرنجەی من بگەڕێنێتەوە ئەبێ بزانین یەکەم جار هۆکارەکەی چییە کۆمەڵە نەخۆشی هەیە گونجێوە بکاتۆ ئەتێنشن سپانە کەم بێت لە سەر و هەمیانە ئەو بابەتانن کە نەخۆشیە دەرونیەکان نەگونجێ خەمۆک بیت لە ڕاوکێتە بێ ئەگونجێ ئۆبسێسف بی هەموو ئەرێکێک لەمانەیە گونجێوە بکاتۆ ئۆبسێسف چی بوو ئۆبسێسف ینی عفۆن ینی وەسواسی تەبێت جۆرێکە لە نەخۆشیانی وەسواسیان پێڵن ئەمە یەکەم هۆکار دووەم هۆکار موشکیلەکانی خەوە ئەگەر تۆ خەوت باش نەبێ خەوێکی قوڵ نەبێت لە شەوە شەرنی 8 ساعت بخەی خەوێکی باش دەبێت پێویستە خەوەکانت بچیتە خەوی قوڵۆ بە 4 جار یا زیاتر خەوی قوڵ چییە ئێمە خەو لە دوو بەش پێگێ بەش یەکەمیان نەنڕیمی پێڵێن کە تقریبا 90 دقیقەیانێ بەشی دومیان لە 10 بۆ 6 دقیقەیانێ کە ئەمە خەوی قوڵی پێڵێن لە خەوی قوڵە حاڵەتێکی پێوترێت کۆنسۆلیدیشن یعنی میمۆری ئێمە لەو کاتەیە ئەچەسپێ لە مێشکە ئێستا عیلمەوەی سەلمانوە جۆرێک لە جیهازەیە پێڵێن نیرۆفیدباکی پێڵێن مێشک کە هەنێ شوێنی مێشک وەکو جیازی تەختیتی مێشکوایە ئەبەسرێ هەنێ شوێنی مێشک ئەخاتە جۆرێک فریکوێنسیەوە کە پێوترێ ثێتا فریکوێنسی یان گاما فریکوێنسی ئەم فریکوێنسی چیەکە ڕێک ئەو ئەحساسە ئەیا بە مێشکی کەسەکە کە لە خەوی قوڵایە
بووی هەر شتێک لەو کاتەیە کە لە بەری کردوە یا لەو دەورەیە کە لە بەری کردوە سێرەکی زیاتر لە مێشکیا چەسبێ لە 2009 ئێستا ئیشی لەسەرەکرێ خەریکە ئەکرێتە بازاڕەوە یعنی توانە مرۆڤیش ئیسفادی لێ بکات بە تایبەتی لەو کەسانی کە نەخۆشی زەهایمەر ئەویانەیە بین و سەر بابەتەکەی خۆمان بابەتە دەرونیەکان و ئەو ئیستراباتانی کە لە خەوا ئینسان تووشێوێ بێ ئەوانەوە حل کردبێ هەنی نەخۆشی جەسەدی ژەیە گونجە کەسەکەی بێگونجە کەسەکە ئازارێکی درێژخایانی هەبێ مشکلی غودەی هەبێ کەمی هەنێک لە کانزاکان یا ڤیتامینەکانی هەبێ وەکو ڤیتامین دی ڤیتامین B12 لەوانەی مەشروب خۆرن ڤیتامین B1 کەمی سۆدیۆم لە جسمە هەموو ئەمانەیە گونجێ هۆکارێ بن بۆی کە تۆ نەتوانی تەرکیزکەی بەرامبەرەکە و ئەو نەخۆشیانی تریش کە لە جسمی ئێمەیە ژەهر کۆ بێتەوە تۆ مەسەر مشکلی جگەرە هەیە ئەگونجێ ئامۆنیا لە جسم تا کۆ بێتەوە مشکلی گورچی لەو هەیە یوریا کۆ بێتەوە سێرەکەی بیزاد لە ناو مێشکی توێە تەرکیز نامێنێ یان سترێسێکی زۆر زۆرت هەیە کۆرتیزۆڵ بە بەردەوامی بەرزە سێرەکی لە خەڵکی تردەوە ناتوانێت تەرکیز زیاتر بکەیت بۆچی لەبەرەوەی کە کۆرتیزۆڵ هەر فعلەن وا لە کەسەکانەکان نەتوانێت تەرکیزکا و میمۆریش زۆر خراپەکە بە شێوەیەکی ڕاستەوخۆ یا لە شوێنێکە پێڵن هایپۆکامپەس کە پەرپسە لە وەرگرتنی میمۆری زۆر باشە دکتۆر بابەتێکی تر هەیە ئەویش لە دوای بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا زۆر بەمان باس لەواکەن ئەڵێن پێش ئەوەی کە ئەم ڤایرۆسە هەبێت مشکمان هیچ کێشەیەکی نەبوو شتمان بیر ناچۆ بەڵام لە دوای ڤایرۆسی کۆرۆنا و هەستەکەین مشکمان وەکو جاران نەماوە زوو شتمان بیرێت چێتەوە اینجا ئەم ڤایرۆسی کۆرۆنای هیچ پەیوەندیەکی هەبوو بە لە بیرچوونەوە و مێشکەوە کاریگەری هەیە سەبارەت بە کۆرۆنا زۆر مشکلە و نەهامەتی بۆ بەشەرهێنا و یەکێک لەو سنتەرانی کە زۆر کۆرۆنا بە خراپی لێ ئەیە سنتەری مێشک و نوخاعی شەوکێ هەر لەوە بیگری کە کۆرۆنا گونجێ بیا لە چاو گونجێ بیا لە مێشک لەناو مێشکە کۆمەڵێک مزعافات هەبوو کە وەختی خۆی دروستیە کرد لەوانە گیرانی گیرفانەکانی مێشک و جەڵدەی دروستە کرد دروستبوونی پەڵەی سپی لە مێشکاوەکو نەخۆشی ئێمێسەوە نەخۆشانێتیش کەمانە پەڵانە دروستەکەن و نەخۆشی پارکنسۆن و زووبیرچوونەوە زەهایمەر بۆی عیلیمەسەوەی سەلمان وە چەند هێندەیەک لەو کەسانی کە ڤایرۆسی کۆرۆنایان بە خراپی گرتووە لە کەسانی تر زیاتر ماڕەزم بۆی کە توش بوون بە نەخۆشی پارکنسۆن و نەخۆشیانی کە بیرچوونەوەیان تایە لە زڵمیانە نەخۆشی زەهایمەر و فرۆنتۆتێمپۆرەڵ دیمێنشیا و دیمێنشیا لیبەتی ئەمانە کۆمەڵێک هۆکارەکەی چییە عیلم ئەوەی سەلمانوەم ئێمە کۆمەڵە پرۆتین هەیە لە ناو مێشکا کە لە کاتی احتیادیە دەمارە ڕاگەاندن ئەگەیەنن یعنی ضرورن بۆ ئێمە کۆرۆنا کە هات تووشی مێشکی ئێمە بوو هاتووە ئەم پرۆتینانی بە یەکەوە کڵۆ کردووە پێوترێت تاو ئەگریگەیشتنی پێڵێن باشە ئەم تاوانە تاو جۆرێکە لە پرۆتین هەمووی ئەگریگەیشتنە کە ئەگریگەیشتنە کایتر ئیسپادەی نامێنێ وەکو دوو وایە وایە کە 5-6 جار بەیەکەوە لچێنیتەوە لاقی سەرکی وارەکە بەس گەرمە بێت تێگەی شۆرتیشەکە هەمان شتیش بۆ بە مەسەلی کۆرۆنا و تاویش ڕاستە کە پێوتر تاو ئەگریگەیشن کە کۆرۆنا بە شێوەیەکی ڕاستە و خۆ ئەو شتەی دروست کرد ئێسش یعنی زۆر کەسێ زاخیری قەت وەکو خۆی لێ نهاتەوە نەگەڕاتەوە باشە دکتۆر بەکارهێنانی مۆبایل و تابلێت و ئەم ئامێرە زیرەکانە بەڕاستی مناڵیش کارلێکەکەی یان لێکەوتەکەی هەروایە یاوەکو لەگەڵ گەورەیە جیاوازە بۆن من لە خۆناغی خوێندنە زۆر جار دایک و باو کە بینم ئەڵە بە لە کاتی قۆناغی خوێندنە ئایپاد و لاپتۆپەکان لە مناڵ دوور خەمەوە خۆمە شتێکی باشە بەڵام هەر ئەو مودەیە دوورخستنەوە واکە جارێکتر ڕیکەڤەر بێ ئەم مناڵە مێشکی باش بێتەوە یان نەخێرە بێ پرۆسەسەکە بەردەوام بێ ئەگەر ئەتەوێ مناڵەکە و لە هەموو مناڵی خەڵک بوریاتر بێ و پێشەنگ بێ لە کۆمەڵگایە سیقەی بەخۆی هەبێ مناڵێک بێ هەستێکی سەرکردەیی هەبێ مناڵێ هەبێ بتوانێت کێشەکانی ژیانی خۆی حلکە ئەوێ بە شێوەیەکی دائیمی تو ئەم زۆعانی لێ بڕیتەوە بە تایبەتی خوارد تەمەنی 14 ساڵ هیچەوە مناڵ تاوەکو تەمەنی 1 ساڵ هەر نابێت شاشە بدینێ لە دوای ئەوەشەوە شاشە بینین ئیلا ئەبێ بوو ئەوە بێ کە دایک و باوک خۆی شتێکی ئەوێ بۆ نمونە ئەخیتە سەر ڤیددیوەیەکی چالاکێشی مەکتەبەکەیەتی یاوەکو محازەڕێکی مامۆساکەیەتی یاوەکو فێربوونی جۆرە لە شتێکە هەتا ئەوە تاوە بێ باقەکەی تری تۆ بێلی وەرگریتەوە مناڵ ئەبێ یاری بکە و ئەگەر لە من بپرسی بڵی کامەیان باشترە مناڵ پلەیستەیشن بکە باشترە وەک لەوەی سکرۆڵ بکە ینی وەک لەوەی کە سۆشیال میدیا بەکاربێن چونکە ئەوە تۆ زەدداهێنانێکی تایە تۆ شتێکی ئەەکەی مێشکێکە جوڵێنی جاری وایە دەستت لەگەڵی ئینگەیجە بێ ینی جاری وایە
عاطفیە نەچیتە ناو تو ڕەبوونی تیا دروزەوێ بەڵام سوۆشیال میدیاوان نییە یعنی تۆ ئەو شتی خۆش نەبێ ناوەستی لەسەری بۆیە خۆتە خیتە وەزعیتێکەوە کە لە ژیانە بەس چێش بۆ تۆ گرنگە هیچ شتێکی تر بۆ تۆ گرنگ نییە زۆر ڕاست بۆیە لەو کاتە سێرەی کە مناڵەکە تووشی نەکسەیەکە بێ نەخۆشیەکە بێ تووشی ئەوەیەکە بێ بە پرسیارەتێکی بێتێ سێرەکی ناچێتە ژێریەوە و تووشی داڕمانە بێت تووشی خەمۆکیێ بێ زۆر مناڵە سەمە جاران بە دەگمە نەمانویست مناڵ خۆی بکوژێ بەڵام ێستا زانی لە مناڵە هەوڵی خۆکوشتن چەند زۆرە ینی بەڕاست ینی سوۆشیال میدیا بەڕاستی شتێکی خراپە حتا بتوانی نابێ مناڵ باش هەیبێ دکتۆر اینجا با باسێک لە خواردنەوە بکەین ئەوانەی کە بە تایبەت سوودیان هەیە بۆ مێشک لەناو کورداواری خۆمانە زۆر بابەتەیەڵەن لە تەمەێکی مناڵیەوە بێ بە مناڵەکەت زیرەکە بێ بۆ نمونەیەتر بە تایبەتتر قسە زۆر لەسەر گوێز دەکرێت گوێز هیچ پەیوەندیەکی هەیە بە باشترکردنی زیندە چالاکیەکانی مێشکە و بە تایبەت ئەڵەن لە مێشکەچە بۆیە بۆ مەسەلەی خواردن پەیوەندی ڕاستەوخۆی هێمەجاریتیانە دوو جۆر نیظامی خۆراکی هەیە یەکیان داشدایەتی پێڵەنیان پێوترە مدیتێریەندایەت ئەم دوو جۆرە خۆراکە ئەی لە مەمەی سلمانوە کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ میمۆری کەسەکان باشەکەگە مناڵێک بێگە کەسێکی 50 ساڵ خواردنەکان چین بە شێوەیەکی کورد ئەو شتانی کە ناو کرد دایتن ناوکی کوولەکەیە گوێزە بایەمە چەرەساتە هەر شتێک ناوکی شتەکانە خواردن لێ زاکیری بەشەر باشەکە ئەمە یەکەم ئەو خواردنانی کە مەگنیسیۆمیان تێ جایتر وەکو نان وەکو دانەوێڵە دانم باسم لە قەڵەوی و خراپی و ئەنسۆلی ئێ باسی تەندروستی مێشکەکەین ئێمە بمانەوە نەمانێ ینی زیندە چالاکی بەشەر تۆ بێ لە سا 60 ئەو کالۆری لە ڕۆژانە وەریەگری 55 بۆ 60 تۆ بێ لە کاربۆیدرێتە وەرگری بۆیە نانیش هێشێکە لەو عنسوڕانە باسی یەکێک ناکەم شەکری هەیە و پێویستە ئەوە یا قەڵەوە یا حاڵەتێکی تری هەیە پێویستەکە کە کاربۆیدرێت کەمتر وەرگێت بۆیە مەگنیسیۆم لێرە هەیە لە چەرەساتەکانە هەیە سێم شت ئەو شتانی کە زۆر زەڕورە تووەکانە جایتر بلوبێری بێ بلاکبێری بێ ئەوەی کە خۆمان پێڵێن شات و هەموو بێریەکان سێم ئەو شتانی کە ئۆمێگاسریان تایە جایتر باشترین شدەوەی کە تۆ لە سەلەمونەوە لە ماسیە وەری بگری یا کۆگەرتەنانت بەینی جۆری بگری بە حەبی ژۆریگریە چێ مانیعکمانتیانە لەگەڵ ئەو خواردنانەی کە شەکریان کەمە هەموو ئەو میوانەی کە تۆ شەکریان کەمە باشتر وایە احتیمادێکی زۆریان کەیتە سەر وەکو شیلکە وەکو بۆ نمونە گوێزەرە وەکو گێلاسە و ئەو خواردنانەشی کە ڤیتامین بیەکانی بەرزە وەکو B12 و B6 و B1وانە کە ئەمەش زیاتر لە بابەتی گۆشت و مریشک ومانایە چۆکلێت و دارک چۆکلێتۆم بابەت دار چۆکلێت بەتاشیدا دار چۆکلێت یەکێکە لەو شتانی کە بیزات پێیانەتر فلاڤینۆیدی پێڵێن کە ڕێک لە مێشکا دوو شتەکە هایپۆکەمپڵ نیۆرۆجینێسی پێڵێن ئەو شوێنی کە لە مێشکا بەرپرسە لە خەزنکردنی میمۆری چۆکلێت وایەکە زیاتر خۆی ڕێکخاتەوە و جۆرێک فاکتەر هەیە کە پێوترێ بیDNFی پێڵێن لە ناو مێشکا ئەم فاکتەرە بەرپرسە لەوەی گەریکێک زیاتر وەرگری هەبێ بۆی زاکیری لە کەسێکی تر زۆر باشترە کە کەمتر هەیەی ئەوەی کەوا کە ئەمە زیا هەبێ یەکێک لەوانە چۆکلێت یعنی وەرگرتنی چۆکلێت بە تایبەتی چۆکمی کۆکۆ مەقسەمانەوەی هەرچەند هیچ سعیکرد نابی خۆی زۆر چاکە و کینیش زۆر باشە قاوەی خۆشمان بەڵام قاوە خۆ دەزانی کافاین ئەگە لە ڕێژێکی زۆر ئاوەریگریە گونجێت لە ڕاوچێ زیاکە نەبزی دڵ تێک بە بەڵام خۆی بەبێ کافاینەکەش ئیسفادەی خۆی هەیە بەتەشی کۆکۆی شێکە لەوانەی کە من بیرم دکتۆر تازەی تر ئەمە بۆ بە بەشێک لە ژیانمان مۆبایل و ئایپاد و خۆ ناشتوانین لێ ڕاکین بۆ ناشتوانین لێ دەرباز بین یعنی بیر بکەرەوە ئەگەر ژیانێک مانگێک ئینتەرنێت نەبێ مرۆڤ چی ئەم مرۆڤم سەردەما چی بەسەری ڕەنگە تووشی دەیان جۆر لە نەخۆشی دەرۆنی تریش ببێت باشە بەڵام ڕێنمایی دکتۆر ڕزگار چییە بۆی کە ئێمە یان تۆ پێم بڵێ لە ماوەی 24 کات ژمێرە من چۆن ئەمانە بەکاربێنم ئەوەی هیچ پەیوەندی تەلەفۆنیم بۆیە توی خەم بە جۆمەوە بەڵام ئەوەی کە من بەسمانە سکۆڵەکی کە جەنابەت باسێکی چ کاتێک بەکاری بێنم ڕەنگە مەترسێکی کەمتر بێت لە 24 کات ژمێرە چەند کات ژمێردانێن بۆم بابەتە ڕەنگە کاریگەرەکانی سەرمێشکم کەمتر بێتەوە بۆ یەکێک ئێستا ڕەنگە پێی خۆش پلانێک دابن بەڵێ دوو کات هەیە کە تۆ زۆر زۆرە سیارە ئینسان باشتر وایە دەست لە منە یەکەم کاتێک پێشخەوتنە
بە تایبەتی 4 ساعت پێش خەوتن باشتر وایە ئەمە مۆبایلمانە بەکاربێنین بە دووە کار یەکەم و تیشکە بلوڕیانی کە لەمەوەیە دەگونجێ خەی ئێمە تێک بە بۆ خەوەکانیشمان بچڕکە ئەمە یەکەم نەتوانین بچینە خەوە دووەمیش بە هەمان شێوە گونجێ مەزاجمان تێک بە لە کاتی خەوتنە هەنێ حاڵەتمانەیە خەو تێک ئەچێ بە بێوی خەبەریشت بێتەوە تێگەی کە پێوترە سلیپ سیگمنتیشنی پێڵێن بۆی باشتر وایە 4 ساعت هیچ نەبێت 2 ساعت پێشەوەی مە شاشانە بەکارنێن ئەمە یەکەم دووەمیش بەیانیان کە تازە لە خەو هەڵستی ئەگە بتوانی خۆت بگیری ساعاتێک 2 ساعتی ئەوڵ شتە سەرەتایەکانی ژیان دەست پێ بکەی پێشەوەی دەست بیلەوە خۆی بۆ خۆی ئەو دۆپامینە کە بەیانیان بەوە ڕاهاتووی تو ئەبێ ئیلا پیکێکە هەبێ بۆ دۆپامین لەوە وەرینەگری سێرەکەی ژیان چێژێکی تریە بۆ یەگە بتوانیم بەیانیان کە هەڵستی یەکەم مۆبایل نەبێ یعنی هەستی بۆسەر ڕاضەیەکە هەیە ناخواردنێکی قسەکردنێکی ئیش کارێکە هەیە هەردوایی خۆی ئۆتۆماتیکیان ساعت 11 سێریەکەی ئەو چێژەی بەیانیانی نییە بۆی ئەو دوو کاتە باشترین ینی خراپترین کاتەکە تۆ بتانی ئامێرە زیرەکان بەکاربێن و باقەکەی تریشی ئینسان توانێت خۆی کۆنتترۆلی بکە هەتا بتانی کەمتر و پلتفۆرمەکانیش تا ڕادەیەک ئینسافیەکیان هەیە یعنی تۆ توانی ئەو شتێک کە تۆ خۆت ناتەوێت بڵۆشی کە یاوەکو هایدی کە یاکو نەیبینی بەڵام هەنێ پلتفۆرمێ فعلەن وەکو تیکتۆ کۆمانە زۆر استغلالکەرە ینی تەنها یەک ڕێڵی بچوو لە شتێک کاسێر کە هەمی بۆ کابەوە سایکۆلۆژی مرۆڤیان خوێنێتەوە سیانزە چرکە ڕێگەوەیە باشە دکتۆر کاتە ئێستا ئەگەر ئێمە هەز بۆ بکەین تووشی لەبیر چوونەوە بووین هەز بۆ بکەین مێشتمان وەکو جاران بۆ نمونە هەستەکەین زۆر ئەکتیڤ نییە شتمان زوو بیرەچێتەوە چ ڕێنمایی لە سەرەتای 5 خاڵت باس کرد ئەو کاریگەریانە چۆن ئێمە بتوانین بۆ نمونە مێشکمان بگەڕینەوە ئاستەکەی جارانی خۆی چ ڕێگایەکێ بۆ ئەم بابەتە چارەسەرەکان چین کۆمەڵێک چارەسەرە یەک خواردنەوە باسمان کرد ڕێکێت دووەم ئایرۆبیک ئەکسەرسایز ینی تەمرینکردنی وەکو کاردیۆ تو هەوایەکی لێگەڵا هەمژی مەجاریتیانی ئەمە هەموو لایەنەکانی میمۆری بەشەر باشەکە و ئیندیورەنسمان باشەکە ئەتێنشنیشمان باشەکە ئەمە دووەم شت سێم شتیان ئەوەیە کە تۆ ئەو لایەنە دەرونیانی کەوای کردووە هێنت بۆ دروست بێ مشکلت لە میمۆریا بۆ دروست بێت چارەسەری بکەیت ئێستا کۆمەلگای ئێمە ئەگەر داتاکەم غەڵت نەبێ گونجێ لە هەر چوار کەسێکە دانێک دڵە ڕاوچی گەورەی هەیە یعنی و دڵە ڕاوچێکێکە لەو شتانی کە فعلن وا لە مرۆڤەکە کە ئیپیسۆدیک میمۆری زۆر خراپ ببێ ئەمە چۆن چارەسەری ئەەکەی ئەوە ئەبێ خۆت حەلی بکەی بەڕاستی ینی مۆزوعێکی درێژ ینی چۆن تۆ دڵە ڕاوچەکەت چاکەکەی ئەمە چوارەم شت ئەوەیە کە ئینسان ئێمە بوونەوەرێکی ئیجتیماعین واز لە گۆشەگیری بێنین تێکەڵی خەڵکتری بین هەتاوەکو تۆ زیاتر ئیجتیماعی تر بێ هەتاوەکو زیاتر وتوێژێکی ڕاستەخۆ لەگەڵ مرۆڤەکانە هەبێ زاخیرەیەکی باشتر دەبێ و هەنێ شوێنی مێشکەیە گونجێ بە هەنێک ئاکتیڤیتی چالاک ببێ ینی بەڕاستی تۆ مەسەنە شەترەنجمان بنمونە هێنا ینی زۆر یاری تریشێ وەکو شەترەنج وەکو ئەوانەی کە کوردواری خۆشمانێکە دامە ئەمەژێکێکن لە یاریە زۆر باشەکان و لە ئاخیریشە میمۆری شتێکە ئینسان بەدەستی خۆیەتی یعنی تۆ بەدەستی خۆتە بێت جوهدێ بکەی بۆی کە ئەو شتێک کاتێ وەری بگریت و دوای بیرێ بکەیتەوە ئەگەر ئەو جوهدە نەکەی ینی هیچ شتێک بۆ شێوەیە نییە لە مشکمان شتۆڵین چکار ویراسی ئێمە وای نەکەم تووشی ئەلزایمەر بۆ باپیرم تووشیەوە بۆی ترەوە ماخسۆتە مشکی خۆشمان حقیقەتێک شێ بەوەشمان بیر بێ ئێمە کە پێمان ناسەر و 45 ساڵ ئەوگەشتە 45 ساڵ هەموو ساڵێک ڕێژەیەکی مێشکمان ئەڕوات ترەوە نایەتەوە و ئەو ڕێژەیە کە ساڵ جارانیان و لە سا یەکی مێشک بەڵام ێستا ئەو مۆزوعان نەماوە بۆ پرۆشێوەیە چکێسە فەنکشنەڵ ئێمارای هاتووە ڤۆلیۆمی مێشکە وردە بچووکە بێتەوە ئەگەرم بچووک بوونەوەی وەکو کەسێکی ئەتیادی بوو ینی کەەوەی کە نۆرمەڵدانراوە تۆ ئەین تۆ کەسێکی نۆرمەڵی بەڵام ئەنێ نەخۆشی هەیە گونجێمانە چەند هێندە زیاد بکە هیچێک لەوانە سوشال میدیایە یعنی وا کات زیاتر ڤۆلیۆمی مێشکمان بچووکتر بێ لە خەڵکی تر ئەگەرێمە سەی ڕاوێت ناڵەکانمان فێری کۆنکەن و دۆمینە بکەین پێما بە زۆر هەرچە دەرەوە بە هەڵماتێم کا دەست خۆش بە دکتۆرگیان سپاس بۆ زانیاریەکان ماندوو نەبی دوواری وادارین تۆزە دووربی لەم بابەتانە بەڵام ترەوەکو شتمان بەشێکی ژوە لە ژیان بەڵام یادارین ڕێنمایەکانی دکتۆر کاری لێتان کردێ و بتان بۆ ڕێنمایانە ژیان بۆ هیوای